سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش دووبارە لە بەرنامەی خەڵاتەوە سڵاوتان لێبێت بەرنامەی ئەم جارەمان لە قەزای بەردەڕەشە دەمانەوێت هەندێک پرسیار لە هاوڵاتیان بکەین و خەتاک و خەڵاتیان پێ بدەین هەر هاوڵاتێک توانی وەڵامەکەی بداتەوە خەڵاتێک لەلایەن چەند شوێنێکەوە لە قەزای بەردەڕەشە و ئامادەکراوە و خەڵاتەکەیان پێشکەش دەکرێت و لەگەڵمان من و بینەری ئەم جاری بەرنامەی خەڵات بن لە قەزای بەردەڕەش. سڵاوتان لێبێ دانیشن ئیساحەتی خۆتان وەرگرن دانیشن سڵاو چۆنیت بەڕێزی سوپاس بەخێر بەخێراتتان دەکەن زۆر سپاس مەمنۆن ناوی جەنابەت من ناوم بارزانە خەڵکی شوێنەری وەڵا خەلکی گوندی مۆریلیانم سەر بە قەزای بەردەڕەشم هاتووینە بۆ شەو گۆڕینەوە و خۆتان دەبین ئێستا کە جەوەکە زۆر گەرمە و خەڵک ڕووی لە شوێنی فێنێک دەکاتن بەڕاستی تا ڕادەیەک باشە بەڵام پێویستی بە خزمەت گوزاری زیاتر هەیە ئەو پارکەیە بەڵام تا ڕادەیەک زۆر باشە زۆر باشە وایە ئەی ناوی جەنابەت ناوی جەناب بلیتم لیسا چکارەی چیش دەکەیت دەبڕێت فەرمانبەرم باشە ئەوە چۆنە ئێوە برادرن چۆنە پێکواتون نەدەرێت ئێمە هاوپیشەین هاتوینە جەوێک بگۆڕینەوە بەڕاستی بەڕۆژ زۆر گەرمایە ناتوانین بینە دەرەوە شەوان پێویستە جەوێک بگۆڕی بۆ هەم بۆ سعاتی ژیانت و هەم بەتاکی دوایە گەڕان و سوڕان و لەگە برادەراتی تام و خۆشیوانە بەڵێوەیە بەتاکی دوایە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین بەرنامەی خەڵات بەرنمەیەکی پرسیار و وەڵامە تایبەتە لە کەناڵی بادیناساتەوە پەخش دەکرێت بەرنامە پرسیارێکمان هەیە دەڵێت زۆرترین هەڵبژاردە کە بەشداری کردبی لە جامی جیهانی وڵاتێکە زۆرترین هەڵبژاردە کە بەشداری کردبی هەڵبژاردێک منە با بڵێن ناوی وڵاتێکە زۆرترین جار چوتە کۆتایی جامی جیهانیەکان وڵاتێکە زۆرترین جار چوتە جامە جیانەکان زیرەکی لە وەرزش واللهی تا ڕادەیەک باشم لە وەرزش بەڵام ئەوە وەکو بلی تاریخە پرسیارەکەت هەز دەکەم بەرازیل یەکێکە لەو یانە گەورانەی کە چەند وەرزشوانێکی زۆری هەیە لە هەموو جیهاندا تێدەگەم لە پرسیارەکەت بەڵام ئەوزە نازانم بەرازیل لە یان مەبەستی تۆ چەندی بەشداری کردیە چەند جاران با بڵێن وڵاتێکە چەند جاران زۆرترین جار کۆتیتە با بڵێن کۆتایی جامی جیهانیەکان بەس بەڵام ئەوەی بووە بەدەستی نەبووە زۆرترین جار چوتە جامی جیهانی وڵی لەسەر من وا بڵێم بەرازیل و ئەرجنتینە ئەرجنتین و ئەرجنتین و ئەرجنتی هەڵبژانتان نیە ئەگەر ئاسانکاریمان هەیە بەرازیلەکەی بگۆڕە بەرازیلەکەی بگۆڕم وڵاتێکی دیکەم پێ بڵێ کە زۆرترین جار بەشداری کردبێت و کە جاری وە هەبووە شانسی وە بووە خەڵاتێکی بەدەست نەهینە بڵێم جامەکەی بەدەست نەهینەوە زۆر جار لۆ ئاسانکاریمان لۆ ناکەی چەند هەڵبژاردەیەکمان بدێ چەند وڵاتێکمان بدەیە کەمە لەو وڵاتانە ئاسانکاریتان بۆ دەکەم ئەڵمانیا بەڵێ فەڕەنسا پورتوگال پێم وابی پورتوگال نییە دەمێتەوە فەڕەنسا و ئەلمانیا وڵای ئەلمانیایەکان قەدی من پێم وابی ئەلمانیا نازانەوە دەڵێ ئەلمانیا ئەی تۆ من دەڵێم فەڕەنسا خۆت عاشقی وەرزشی زۆر سەیری وەرزش دەکەیت نەخێر زۆر حەزم لێ دەری چیانێکی ئەرجنتین لێش گۆتە دەرجەنتین ئەی تۆ وڵا من بەخۆی وەکو یانە هاندەریشی سەرشێتی ڕیال مەدریدم وەکو یعنی بن دەوڵەتیش بەرازیلم بەڵێ باشە وەڵامی پرسیارەکەی ئێمە ئەو وڵاتەی ئەڵ هەڵبژاردی زۆرترین جار بەشداری کۆتایی جامی جیهانیەکانی کردووە وڵاتێکە هەر لە نێوان فەڕەنسا و ئەلمانیا مایەوە پێم وابی پورتوگال ماگۆ پورتوگال پێم وابی پورتوگال نییە تۆ دەڵێ ئەلمانیا هاوڕێکەکەمیش دەڵێ فەڕەنسا باشە بە تاکی دەبی وەڵامی یەکێک لەوانە ڕاست بێ وایە بە تاکید دووە بژاردەمایتەوە دوو کەسن
لەوانەی تو ڕاستە ینی ئەو برادرت لەگەڵ وڵی کێشەمان نییە مادام کاتەکە بۆ خۆشی و ماهاتینە دەرێ هەمبی هاوڕێیەکەم بەڕازبی هەنی خۆم بژەوە دەزانمی خۆمە ئێمە هاوڕێیەکین و بەتاکی دوای گرنگ ئەوەیە بەشداری تاکردی لە بەرنامەکە بەخێراتن دەڵی چی تاکی دیرەوەی کە ئەو ڕاستە خۆت ئەو باوڕێ لەگەلم زیاتر زانیاری لە ساوەرزشەیە لەوانەی ڕاست بێ لەوانە هیوێکی ڕاست باشە پێش ئەوەی بچنێ لای وڵامەکەی چ هەیە پێشکەشی ئێمە بکەیت وڵا پێششی بە خێراتندا دەکەم پارچە دێرە شعرێکتان پێشکەش دەکەم بۆ بڵێ یاران گەر دەپرسی لە عاڵم شێوە و شەیدای کەشیدەم دوێنێ لەسەر ڕێگای سەراو گەیشتما کچێک گوڵی ناو بوو خاڵێکی لە سینەی سافی سەدەفی نیشاندام گۆشتی لێکردمەوە و هێزکانی فڕێدام وای زانی کە من دوژمنی ویم بۆیە کەوا عەزابی دام هیچ ڕۆحمی نەکرد بە عاڵی غەریبیم عمری عەزیزی بەفەنادام ئەی تۆ چ هەیە پێشکەشی ئێمە بکەیت سونی داوا لێوردنەکەم دەستەکان خۆش بێ وەڵامەکەت ڕاستە هەڵبژاردی ئەڵمانیە کە زۆرترین جار بەشداری جامی جیهانی کۆتایی کردووە بەس بەڵام جامەکەی بەدەست نەهێناوە شەیگە خەڵاتێکمان هەیە لەلایەن شوێنی یاریزانانەوە دابینکراوە دەتوانێت سەردانی ئەم شوێنە یاریزانان بکەیت کە لە قەزای بەردەڕەشە و خەڵاتەکەت بەدەست بێنێت سوپاسی تۆ دەکەم سوپاسی ئەو سپۆنسەرانە دەکەم کە یارمەتی ئێوەش دەدەن و دووبارە بەخێر بن سپاس چتەیە پێشکەشمان بکەیت سپاسان دەکەم زۆر سپاس بە ئێوە بەشداریتان زۆر سپاس بە ئێوە سپاس دەستان خۆش بێ سلام علیکم باشن حاڵت مامە چۆنی باش دانیشە صوتها ما مش بملاتها داني سر هرد شاتي برا عزيزي وسر شاوم برا عزيزي والله الحمد لله جنابك اكرم رشيد محمد برا خلكي مي صلم حاليا خلكي مي صلم ايه لا شلون هاتي تيا بردرش والله هاتي بردرش مهجره ما وسي صالح سي صالح اواري لير ما بردرش مخيماتي بردرش شلون بردرش شلون والله تين يعني هند جار بشول دهين هند جار سياحه دهين ليره بردرش دهين وخيوتي ما نوم خيوتي دين البردرشي خذ وكيلة وضعي ما يرسى لها يعني وضعي ما لا خيوتي بردر هناك كهرباء وكيل سنة قرايتو شوينك والله لا شوينك والله لا موصل لا حي زهور مالي من اري والله شويه سرداني وصلت كله والله مالي مخراب داعش لو انما والله شوم سجرك شوم ميصير مالي من خراب كذا صاروخي كتياني وكمالي مدفلش عن يكري عرض نادى غالبا ما تشتكي منها ما اما هنا لكم في بردرش وضعي كان في بردراش قد وكيل تبدو ما قاسي ما خوشي تامي ان شاء الله دقرني وصل مالي والله خونا دبينا برا خونا ان شاء الله ان شاء الله والله ليش لقل شي هاتي تي سرداني ايرت كردو ولا قل شي هاتو والله ازو خيزاني منو عائله من هاتينا امو تام بيك وهاتونا عم بيك وهاتينا باشا اما برسيارك مان هي لا برنامج خلاطو ولا كنالي شاشه بعدين ساتو قناتك مضبوطه والله وام دائما على القلق سيري من دكام ودائما طماشوي قناتي دكاين صرت مشاهدك وين اري والله باشا پرسیارێکمان هەیە ئەگەر توانی وڵامەکەی بدەیتەوە خەڵاتان پێ دەدەین يعني شو طف يعني دیاریتان پێ پەخش دەبین بۆ دیاری چی يعني دیارێکتان پێ دەدەین پرسیارەکەمان دەڵێ شارێکە دەکەوێتە ئۆروپا و دەکەوێتە ئاسیا چ شارێکە فرنسا دەکەوێتە ئۆروپا و فرنسا ئاسیا آسيا فرنسا دبيت آسيا هذه خزانكت كردي نزاني كردي نزاني نزانت أبد طقك نزاني زيارة كردي بقى أري والله زباري ما عربنا أري والله باشا شارك دليت دكوتا أوروبا دكوتا آسيا باش شي دكوتا أوروبا وباش شي دكوتا آسيا ألمانيا باشا تتهي بيشكشي إما بكيت يعني شو طوف يعني بارس الشعر قوراني والله تشتك مني والله أزبق قهري الدنيا من دا بس خذي أري والله الدنيا من قال والله من دالي كمان بيشك بعيشتي من صعبة برانيرة من دالي تويا من دالي من بهارة وكيجي من بهارة أول شيء كيجي من النسرينة كيجي من ديك أجيب ناتشا سناء 8 دريج بي خذ اشتريت ديك أجي دهوك مالي خوشكي خونا والله دهوكنا بهار إيش كردي نازاني بيشك زانيت والله بهار قرانيك ما نوضلي قرانيك ما غني لك أغنية غني أغنية يلا غني قرانيك ما لو بلا دورة
لو بینەرانی کەناڵی بادی يلا ناسات گۆرانێکمانەوە بڵێ حتى تطلعين بالتلفزيون يلا غني يلا غنيك اغنيه يلا. دەزانی گۆرانی دەزانی لا لا نزلت ابد نزل. نزل باش ئەمامە دەستەکانتان قول هرس غد شابري عزيزي سلااوت لێبێ تمام چۆنیت والله باش الحمد لله باشی بله ناوی جەنابەت امين عادل چکارێک کاکەمینجان حدادي عەبدادی بله خاڵ بەساوی ئەی تۆ اما لما قطابي ما ساوی بله خوێندکاری لە چ بەشێک والله باش سيما لە چ لا متوسطة ما باش ئەی تۆ محەممەد خورشید لە قوتابخانەمە سەفشەشم ئەو ساڵ دەر بوویە شەژ یاخود نمرەکانت دە وەرگرتە بمە شەش تازە بوویە شەژ بەێ ئەی تۆ محمد اسماعيل شو مدو دوو باشە ئەمە بە پرسیارمان هەیە پرسیار و خەڵاتە ئەگەر وەڵامتان زانی خەڵاتێکان پێ دەدا باشە باشە ناوی ئەو دەریایە چیە هیچ زیندەوەریی تێدا ناژیت زانیاری تەیە دەریایەکە دەریایەکە هیچ زیندەوەری تێدا ناژیت هیچ توی سەحرا سەحرا بەێ دەریا ئاوە ئاوە هیچ ئەوەی تێدا نییە دەریای ئەمازۆن نەبێ تۆ دەڵی دەریای ئەمەزۆن دەیگەمری تۆ دەڵی چی وای زانیاریان لەسەوە نییە بەس لەوانەیە ئەمازۆن بیتون چکمە دەریایەکە زۆر گەورەیە دەریای ئەمەزۆن بەێ دەریای ئەمەزۆن پڕە لە مار و دوو پیش و پڕە یعنی هیچ لە- ئاژەڵێک لێ ناژیتە ئای تۆ دەڵی چی الله دەرێنە دەریای چی سەرسانکارێک نییە شتێک ئاسانکاری نییە باشە دیارە زانیارەکان وتە دەنیا چتان هەیە پێشکەشی ئێمە بکەن لای دەستخۆشتانی دەکەین لەو بەڕامێ خۆشەیەکەوا دەتەنەوە بۆی مێ خۆشەویست و سپاسان دەکەم ئەی گۆرانیەک پارچە شعرێک نوکتەیەک والله گۆرانی و دە گۆرانێکمان بۆ پێشکەشە دەنگت خۆشە والله گۆرانی بڵێن خۆشی یانی نەمگوتیە چیا گۆرانی بڵێ لۆ بینێرانی کەناڵی بادی ناسات پارچە گۆرانی کۆپلەیەکمان بۆ بڵێ الله یەکەمە کۆچیەکە هەم بیتون بیلێم کەما گۆچیەکمان بۆ بڵێ باش زیندێکم زیندانە چاوم پرگریانە زیندێکم زیندانە چاوم پرگریانە ئاخوناڵم زاری بۆ دەردم دەرمانە ئاخوناڵم زاری بۆ دەردم دەرمانە ئای ئەی هاوار سەت هاوار ژیانم بۆ وایە ئەی هاوار سەرد هاوار ژیانم بۆ وایە نەمبینی هڕژ بۆ شەم بۆ دووری لەیلایە نەمبینی هڕژ بۆ شەم بۆ دووری لەیلایە دەنگەکانت خۆش بێ دەستت خۆش بێ دەتەمەکی لۆ لێ بدەن زۆر سپاس زۆر سپاس سپاس بۆەوە بۆ بەشداریکردنتان سپاس. سەرکەوتی وێ خداحافظ هەر وەکو چۆن دەبین بینەرانی خۆشەوی بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کە ئەمڕۆ ڕۆژی هەینە خێزانێکی زۆر هاتنە سەردانی شوێنە گشتیەکانیان کردەوە وەکو ئێرە ئێستا ئێمە لە شوێنی با بڵێن پارکی گەورەی بەردەڕەشین کە خەڵکێکی زۆر لێرە سەردانیان کردەوە و کۆمەڵە خێزانێکی زۆرن و بەشێکی لەو خێزانەش لەگەڵ ماڵ و منداڵەکانی خۆیان هاتوونە بۆ بەسەربردننی کاتی خۆش ئێستا خێزانێک لێرەیە دەمانوێت بسنان لایەن سڵاوتان لێبێت مامجا سلام ورحمة الله وبركاته بخير ناوی جەنابەت كاك خدر کاخدر چکارەی لە چێن خەڵکی چێن دەری خلكي بردرشم ساق شوفرم لبردرش بكي سپاس دەکەم ئەی تو ناوچە ناو میمانە ئیمانە بەێ دەخوێنی یان تەواوت کردووە ناوەڵا نا بەتاڵم کردیە بەتاڵت بەێ سي بو تالي كرديا سێ بەتاڵ بله سي متوسط بلعبيت هەڵبی ساغبی ئەی تۆ دایە ناوە میرەیە ئەمیرە چیەوەی منداڵەکانی خۆتن هەیە خۆمان کوڕی خۆتە کێ ئەویان داوەڵە باگم دالمە زۆر چاکە چۆنەوە پێکەوە هەمووتان هاتوونە دەرێ واللهی ئاتیمانە هاتون دەرێ خۆشە ئێستا بەردە ئەوە دەبینە و پارکی خۆشە دەبینی ئارێوەڵە باشە بابینە لای تۆ بله چۆنەوە بڕیاتانداوە پێکەوە بێنە دەرێ هەمووتان بخدي حزما كرد براسي الدنيا قال قرن بو قلنا بشو دين جاي خما دقورين فينك سەردانی بله ئێرە قال دەکەن جادين بله قال جادين
زۆر چاکە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنامەیشی پرسیار و وەڵامە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین زانیاری باشە بخود تقريبا يعني زانیاری لە چ باشە والله شبليم بەگشتی وەرزشی تەندروستی مێژووی زانیارەکان مێژووی کابلێکە بەکی ئینشاءالله باشە پرسیارێکی ئاسانمانەیە بەێ دەڵێ شارەکە دەکەوێتە بەشەشی دەکەوێتە ئاسیا و بەشەشیشی دەکەوێتە ئۆڕوپا شارێکە تاکە شارە لە جیان بەشەشی دەکەوێتە ئۆڕوپا و بەشەشی دەکەوێتە ئاسیا شارە لە یان لە وڵاتێکە زۆر زار گوێمان لەو شارەی بووە و وابزانم خۆشە سەردانی هیزار وڵاتانت کردووە تورکیا لە قوبرس نەبیەوە قوبرس لە تورکیەوە ئەوە نێزیکت کردیتەوە نێزیکت کردیتەوە تو بیرکەوە شارێکە دەکەوێتە وڵاتی ئاسیا و وڵاتی ئۆڕوپا هیچار جێت لەو زانیاری نەبووە جێت لەو زانیاری نەبووە شارەکە دەکەوێتە نێوان دوو کیشوەرەوە نازانم ئێدە ماما وڵی بەفکرم لە تورکیەوە جەمەزانم لە کیان نزیکت کردیتەوە وایە لە تورکیایە ئاساکاریم لەوت کرد لە تورکیایە بە لە تورکیا ئەم زەم بەس باوەندا قوبرس قوبرس نییە وڵاتێکتە شارشتە ئەدەمێ ئاسانکاری بۆ بکەم هەستم نەیە خەڵاتەکەی بەدەستین خەڵاتەکەی بەدەستی شارەکە با بڵێن جسرێکی گەورەی لێە و پەڕیەوە پەڕیەوە جسرەکەی لێە جسرەکەشی ناوی جسری بۆسفۆرە وڵی ژەوەندەیە چ بلێم جسری گەورەیە زۆرجار لە فلیمان و ئەو شتەکانمان دەبینی دەڵێ چی ئەو هەیە چییە ئستەمبۆل ئستەمبۆلە ئستەمبۆل ئەستەمبۆڵە کۆ بەشەشی دەکەوێتە ئاسیا بەشەشی دەکەوێتە ئەوروپا ئیپام دەی ئستەمبۆلە بەری بیرکەوە دڵنیا لەوەی کە ئەستەمبۆڵە باوەڕکەم پا من تو چ زانیارت نییە بڵێ هیچ لەو شارانەی نازانم خۆشت هەر هیچ نەخوێندووە وڵا چیکمە مەدرسە بەس نەهەندە بەس ئەوەیە با بڵێمەوە مامە زیاتر زانیارەکانی باشە بەێ بەێ تو دەڵێ قوبرس و جارێکیش دەڵێ ئەستەمبۆڵ بەفکری من تۆ دوو جسری هەیە بەس جسرەکان ڕاستی نەمدیت ئەگا ئەستەمبۆل جسری هەبی و دوسری گەورەی تو دەری شارێکی دیکە جسری نییە لایکیان بەسەوە جەنەزانم کیانی ئەوە نازانم گەلێک جسری هەیە ڕاستی وایە جسرەکانی بەناوبانگن والله چ بڵێ دەڵێ زیاترش باوەڕکە تۆ دەڵێ چی والله باشە ئەوە گوتی قوبرس تۆ دەڵێ چی ئەستەمبۆل نییە تۆ دەڵێ ئەستەمبۆڵ یان قوبرس یان ئەستەمبۆل یەکێک لە وەڵامەکە ڕاستە بەێ هەم دەێم قوبرسە ژان تۆ دەڵێ قوبرس ئەو جەگە و بیکەتە ئەستەمبۆل تۆ دەڵێ چی بلا قبرص بيت ئەوە بۆتی قوبرس تۆ ئەستەمبۆل وڵامی خۆت با ئەستەمبۆل بیت با تو با ئەستەمبۆل باشە پێش وەڵگرتنی وڵامەکەی کە بزانانی ڕاستە و هەڵەیە چێ لەوە گۆرانێکمان دەڵێ منداڵەکانی خۆتنوانە ئەحدە بابێ کە بزانام چێ دەنجی خۆشە بابێ گۆرانێکمانەوە بڵێ کامەیان کام محەممەد محەممەد گۆرانی دەنجی خۆشە ساڵح دەبا خەڵاتەکە تام دەینێ ئەدێت لۆت ناڵێ هیچ نازانی ئەحمەد ئەحمەد دەچێ مەکتەبێ سەفی چەندی دوو ناجا بووی زیرەکی بە یەکەم دەرچوو هەڵا زیرەکە ئێدە باشە دەگۆرانێکمان لۆ بڵێ ئەحمەد هیچ نازانی داش باشە لۆ وەڵامەکەی خۆت بەێ دنیای لەوەی کە قوبرس بە کولی فکرم قوبرسە عنی بەشەشی دەکەوێتەوە کشوەری ئۆڕۆپا بەشەشی دەکەوێتەوە کشوەری ئاسیا بەێ باوەڕکەم بڕێک مشکلیان شەیە لەسەر ئەو حالەتە تورکیە و لەگەڵ ئۆڕۆپا عنی دەلێت دەبی بمنە ئۆڕۆپیاما تورکیەوە نییە بەێ قوبرس دەلێمە جەگا باشە تۆش دڵنیا لەوەی کە والله دڵنیا نیمە بەس دەڵێم ئەستەمبۆلە جێ لەو ناوەی بووە بەرە وڵا گوێم لێ بێ بەس
نازانم زۆر سپاسان دەکەن وڵامی ئەستەمبۆل دەکەوێتە بەشەشی دەکەوێتە ئاسیا و بەشەشی دەکەوێتە ئەوروپا پیرۆزە وڵامەکە زانیت ئەم خەڵاتە لەلایەن کۆتاڵی محەممەد ڕژگەری بۆ جلوبەرجی ئافرەتان ئامادەکراوە دەتوانی سەردانیە ئەم شوێنە بکەیت و کۆتاڵەکەی خۆ دووە بگرێت چتەیە پێشکەشماکەیت زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشتانی دەکەم ئەی مامە تۆ زۆر سپاسان دەکەم ڕاستی بەرنامژێکی خۆشە و بەردەوام بن لەوە عالمیش بلا بێوکی ئاوا لێ بێ چەند پێشکەوتی بین هەر کەمە ڕاستیەمە ئێمە تەنها ئاسانی با بڵێن پێدانی خەڵاتێ بۆ ئێوە ئاسانکاری و بەشداریکردنی ئێوە بۆ هەموو شتێکە بۆ ئێمەوانەکەین بەراکی عزیز بۆ ئێوە بەشداریکردن تا دەستان خۆش بێ زۆر سپاس سڵاو دەبێت عليكم السلام سلام باشی باز بەڕێزی حەمەد مامۆستا کوردی بەڵێ هەر لە بەردەڕەش تاخوانی کوردستان ئەی تۆ مەیەدا مامۆستای تۆ نەخێر ماڵەوەی باشە ئەمە لە بەرنامەی پرسیار و خەڵات لە کەناڵی بادیناساتەوە لە شەشەی کەناڵی بادیناساتەوە لەگەڵتانی پرسیارتان دەکەین ئەگە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین تۆ مامۆستای تو زانیاری باشە وانە باشە گوشەکی کوردی هەیە بە لە هۆرد و لای دەخینرێتەوە وەکو باب گوشەکی دیکەم پێ برێ لە هۆرد و لای بخینرێتەوە وەکو باب دڵشاد ئەویش لە هەردوو لا دەخوێنرێتەوە باشە ئای تۆ چوشەیەکی دەزانی لە هۆرد و لای بخینرێتەوە نانیش بەڵێ سێ چارێکی دیکەشم پێ ئەوە هێشتا وەکو باب و با بڵێم مامیش چیتریش وڵامە یەکەکی دیکەشم پێ برێ دوی دیکەم پێ برێ زۆرە وشە کوردیمان زۆرە بە زمان لە وەختێکیەوە خالیش ناخال لە هۆرد لا بخین دڵشاد لە هەردوو لا دەخوێنێتەوە دەڵێ مام میم لە هۆرد لا بخینرێتەوە باب و دڵشاد و چیتریش وڵاگەلەکەم نەزانین بەس هێشتان بیرکەوە چ بڵێ شتێکی دیکەشمان هەیە وەکو ئەوەی بڵێ مامە شتێکی دیکەشمان هەیە ئەوش نزیکەوە عەرفەکە مامڵێ وەڵامەکە دەی مامۆستا تۆ مامۆستای وەڵاوەیە بەس لەو گاوەی بەبیرم نایەت وەڵاگەلەکە ئەو پرسیار وەڵامان دەکەین هاوڕێەکان لە پارێکدا دەنشین بەس لە وەختێکی ئەوها ئارێوەڵا قوتابیەکانی خۆت با بڵێگە خوێندکارەکانی خۆت ئەو پرسیارانە ناکەی لەگەڵ وەڵاهی دەکەین ئارێوەڵات مەزعەکە ئەوەیە دەبی دلێ قوتابی بکەیەوە و ئارێوەڵا پرسیار وەڵام دەرسێکی خۆشەوە بزانم وەڵا دەرسێکی خۆشە پەیوەندی باسی کە خۆشەویستی وڵات بە زۆری پاک و خاوێنی وڵات و باژێڕەکە ئەو شتانە و شتە سەرەتاییەکان وەڵا 5 و 6 سەرەتایی بەڵێ شەشی دیکە هەیە پێمان برێ دەخات و تو شەیەکت هەیە پێمان برێ ئەوە دوسێ وشەی گۆتەوە لە وەختەی نایەت لە وەختی باشە ئێ مامۆستا بەڵێ چی فکر دەکەمەوە بیرم نایەت بەبیرت نایە ئەوە چۆنە بڕیاتاندا و هاتوونی ئێرە ئەم شوێنە چۆن دەبینەوە پارکێت چۆن دەبین بە زۆری خەڵکەکە بە ڕۆژ گەرمە لە ماڵەوەین هەتا سەعات 6:30 ئەو کاتەیەم دێمە دەرێ بەڵام هەموو شەوەکان پشتی نوێژێ عەشا دێینە دەرێ لۆ جە گۆڕی زۆر سەردانی دەرەوە دەکەی شوێنی شتەکان دەکەی هەفتێ 3-4 جار دێمە دەرەوە ماڵەوە گەرمە و بۆی گەرما و سەربردنی کاتێک گۆڕینی جەوێکە و دێ دەرێ کاتیش خۆش باشە وشەی دیکە زیاترمان نییە پێمان برێیت وڵاهی ئێستا لەو کاتەی هەبیرم نایە وشەکانت گۆگوتن نان و دڵشاد و مام و باب و بەڵێ کاک و کاکی ژوا دەخینرێتەوە وڵاهی وشەیەکی دیکە ماوە لەو وەختەی نایەت لە بۆ ئەو کێشەیە وەختەوە باشە وڵامەکانت ڕاستن دەستخۆشیتیان لێ دەکەین
ئەم خەڵاتە لەلایەن شوێنی مێرسین وەدابینکراوە کە شوێنی مێرسین بۆ جلوبەرجی پیاوانە دەتوانانی سەردانی ئەم شوێنە بکەیت و دیارێکی خۆت لەم شوێنە وەربگریت پێشکەشی ئێمە بکەیت واللهی ئەوشکو وەکو پارچە گۆرانی وەڵا گۆرانی نازانم پارچە هۆندراوەیەک تو مامۆستای کوردی بەڵێ هۆندراوەکان زۆرن وانیاوەیە بەس هیچت نازانی زۆر پرسیاری لە تەڵەبەکان ئێستا لەو کاتەی زەحمەت لۆ نایە وەڵڵا کەمێک زەحمەتە گۆرانی و شتیش کەم ئەندە بەسەرهاتی خۆش ناخۆش کە هیچ جار لە بیرت نەکرد بێ لە بیرت ناچێت وڵڵی بەسەرهات زۆرە بەس لەو وەختەی شتەکەوا نائەتە بینم ناوەڵڵا باشە تۆ هیچت بەسەرهاتی خۆش ناخۆش هیچ لۆ نییە پێمان بێت ناوەڵڵا من باشە کۆتایی بەڵێ کۆتایی وشەت واللهی ئینشاءالله دەبینە دەوڵەتی سەربەخۆ و داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین هەموو یەک بگرن بۆ ڕفراندۆمەکە بە سەرکەوتووی بەڕێوە ببێت و ببینێ سەربەخۆ مەش وەکو وڵاتەکانی مافی خۆمانە ئینشاءالله 25 هەمومان بەرەو سندوق دەنگدان دەچین و ئینشاءالله مافی خۆمان وەردەگرێ ئەمەش هەموو وڵاتێ خۆمانە بەڵێ مافی خۆمان وڵاتەکانی ئێمەش بگەینە مافەکانی خۆمان ئینشاءالله ئینشاءالله ئێوە مامۆستا بۆ بەشداریکردن تا سپاس بۆ وەردەکەن زۆر باش باشی ناوی جەنابەت فەرهاد خەڵکی شوێنەری کاک فەرەجان خەلشی کەونەبا گوندی کەونەبا سەر بە قەزای بەردەش باشە ئەی تۆ ناوی جەنابەت چییە؟ هەشیم کاک هەشیم چکارەیە تۆ کار دوکاندارم کاس دوکانداری کاس باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانیم بەرنامەی خەڵات بەرنمەیەکی پرسیاری وەڵامە هەر وەڵامەکتان زانیت خەڵاتێکتان پێ دەڵێن زانیاری لە چ باشەکە لە چ بارێکەوە نازانم شتەکەوێت بەدلی تۆ سێوێت باشە ئەدی کاک فەرەجان تۆ زانیارەکان لەباری چیوە باشە زیاتر بەخوای زۆر وەرزش باش لە وەرزشیان بەڵێ بەخۆمە ڕیاضی ڕاضیان یاریزانە چ یاریزێ تۆپێ تۆپی پێ لە چیانەیەک لە چەند دەرەکەی بەخوای لەیان نما هیچیانێک ناوەڵ باشە پرسیارێکمان هەیە دەڵێت پایتەختی وڵاتی مسر چەندەرە؟ قاهیرە قاهیرە؟ بەڵێ باش ئەی تۆ دەڵێ چی؟ چۆن دەزای قاهیرە؟ من دیزاین مار قاهیرە زیاتر نییە وڵات شوێنێکی تکەنیە؟ نه باشە کاک فەرەجان تۆ دڵنیای لەوەی کە قاهیرە پایتەختی وڵاتی مسرە؟ بەڵێ تاکید تاکید دیکەمان لۆ بڵێ شوێنێکی دیکەمان پێ برێ هیچ قاهیرە ناگۆڕم ژەگەر باشە کامەی وەڵامی کامە تا وەرگرم وای بیت ئەو سەرەتا وای بوو بەڵێ وای هیچ وەڵدەگیرم دڵنیای لەوەی کە قاهیرە بەڵێ زۆرتی وڵاتی مسرە؟ بەڵێ باش چتێ پێشکەشی ئێمە بکەیت پێش وەڵگرم وەڵامەکەتایە هیچ وام نییە بەخێر بەس بەخێر گۆرانیەک بەسەراتێکی خۆش لەگەڵ برادەران سوبیدە دەرێ خۆ دیاری زانی زۆر جار تووشی حاڵەتی مووقفی خۆش و ناخۆش دەبێت وەلای ناخۆشی بەساتیە وەکو چی چۆکم سۆرایە ڕاستی چۆکە سۆرای لە دەوریە بەڕاستی دەوری لێمیاندا لەگەڵ دوگوندانی دوگۆلم لەوان کە ڕاز لێمیاندا چۆکم سۆ دوگۆڵت لێیان کرد و لێشیاندا ڕاست چۆکم سۆرا ساڵە ینی لە مێژە بەخوای لە مێژە بە سێمان گەمەم نەکرد ئێستا باری تەندروستی بەردەوامی لەسەر یاریەکە ینی ئێستا زۆر زۆر باش هەر گۆڵیانێ دەکەوت لە دوای ئەوەی کە چۆچیان وەلی کرد لەگەڵ لەگەڵ گەمەمان نەکردەوە گەنە گۆنیان لێ دەکەم بەس ئاگات لە خۆی باوجارە چۆکن دەشتێن بڵێ دەستەکان خۆش بێت وەڵامەکەت ڕاستە قاهیرە دەکاتە وڵاتی مسر ئەمەش ئەو دیاری لەلایەن سەنتەری ڕۆتانە سەنکە سەنتەرێکی جوانکاریە ئەمە دەکرەوە لە قەزای بەردەڕەشە دەتوانی سەردانی ئەم سەنتەرێ بکەیت زۆر سپاس دەکەم بەخێر بێ سەرچاو ئەی تۆ کاک حەشیم جان چ تێ پێشکەشی ئێمە بکەیت سپاس بەخێر بەرنامەی چۆنە دەبینی
میرەسەر لە بەرنامێکی لە ناو لەم خەزایەوە لە ناو بەرنامێکی زۆر جوانە ئینشاڵڵا سەرکەوتو بوون ئینشاڵڵا زیاتر لەگەڵ چی هاتووی خۆت لەگەڵ چی هاتووە هەر بەتەن لەگەر منداڵەکانی خۆمات منداڵەکانی خۆتن وەڵا هەندێکی مندەک خوارزاکانە من درێژی ئینشاڵڵا هەر سەرکەوتن زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەشداری کردنتان سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت. بەڵێ بینەران خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی خەڵات لە قەزای بەردەڕەژ هیوادارین ئێمە توانیمان ببینە میوانی ئێسک و سووکی ماڵەکاندان و سوپاسی دەستخۆشی بۆ شوێنی مێسینی بۆ جلوبەرجی پیاوان و شوێنی محەممەد ڕژگری بۆ کۆتاڵی ئافرەتان و شوێنی یاریزانان بۆ جلوبەرجی وەرزشی و سنتەری ڕۆتانە کە سنتەرێکی جوانکاریە و سەرتاشخانەیە بۆ پیاوانە ئەم خەڵاتانەکانەیە ئەم ڕۆکەمان کە دابەشمان کرد لەلایەن چوار ئەو شوێنەوە دابەشکرا و توانیان ئەو هاوڵاتیان کە وەڵامەکەی بزانن خەڵاتەکەمان پێشکەشکردن ئامانجی ئێمە لەو بەرنامە تەنها پێشکەشکردنی خەڵاتە واتە ئێمە هەموو ئاسانکاریەکی بۆ هەموو هاوڵاتیانە دەکەن کە بەشدار دەبن لە بەرنامە ئێمە تا بەرنامەیەکی تر و تا ئەڵقەیەکی تر ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قوبوڵکەن لەگەڵ یارمەتی دەرمەند جەلال گۆران بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ